بەناوی خوای بەخشندەی میهرەبان. دیارە دەستگای خێرخوازی بەخشین ئۆفیسی هەولێر ئاگادار کراوە کەەوە خێرخوازێک چل تەن پێڵاوی بەکارهاتوو واتە لەنگەی ئەوروپی هەیە ئەگەر بیانەوێت وەری بگرن. دوای ڕاوێژ و پرسکردن بە ستافی دەستگای خێرخوازی بەخشین بڕیار دراکەوە ئەو پێڵاوانە وەربگیرێت کە هەر هەموو پێڵاوەکان لە نێو بالەی تایبەتدانا ئەو بالانەی کەوا بۆمان هاتووە لە مێرسین بار کراوە بەڵام لە ئەسڵدا بۆ خۆی پێڵاوی لەنگەی ئەوروپین دوای ئەوەی کەوا گەیشتە دەستمان بە شێوازێکی زۆر جوان هێنامانە خوار و دامانگرت و ئێستا ئێمە سوپاس بۆ خوای پەروەردیگار لە ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین تەواوی نووسنگەکانی سەر بە دەستگای خێرخوازی بەخشینمان ئاگادار کردوتەوە کەوا هەر کەسێک بێت حسە و بەشێک لەو پێڵاوانە ببن کەوا دەتوانن دابەشی بکەن بەسەر خەڵکی کەم دەرامەت و یاخود خەڵکی بێباوک جیاوازی لەوە ئەوەیە بەڕێزان ئێمە نازانین لە هەر بالەیەک چ جۆرێکی تێدایە واتە پێڵاوی پیاوانە یاخود ئی ئافرەتان یان ئی منداڵانە یان ئی وەرزشیە یان هەر شێوازیەکی ترە بەڵام ئەوەی کە بۆمان بە دەرکەوتووە پێڵاوی گرانبەهای تێدایە و پێڵاوی باشی تێدایە بۆیە بەڕاستی ئێمە سوپاسی ئەو خێرخوازە دەکەین و هەر دوا بە دوای ئەوە پەیوەندیان پێوە کردینەوە کەوا ئەوان دەتوانن بابەتی تریش و یاخود با بڵێن باری تریش بنێرن بۆ دەستگای خێرخوازی بەخشین لەبەرەوە ئێمە کورتە ڤیددیۆیەک و دابەزاندن و وەرگرتن و ئیسیلامماندانە دیار زۆر دڵیان پێی خۆش بوو بۆیە بڕیاریان داوەکەوە ماوە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین بکەن بەو کەرستە و کەلوپەلانەی کەوا هەیەە بۆ ئەوەی کەوا خەڵکێک سوودی لێ ببینێت ئێستا ئێمە ئۆفیس و نووسنگەکانی تری دەستگای خێرخوازی بەخشین لە هەولێر ئامادەن بۆ ئەوەی کەوا بارەکان ببن ئەو نووسنگانەی کەوا ئێستا لێرە ئامادەن نووسنگەی حاجیاوایە نووسنگەی کۆیە نووسنگەی مەخمور نووسنگەی خەبات نووسنگەی تەقتەق و نووسنگەی خەبات نووسنگەی سۆران و نووسنگەی خەلیفان و تەواوی نووسنگەکانی تریش ئێستا لێرە هەر کەسە و بەشی خۆی دەبات کەوا هەر بالەیەک زیاتر لە 100 کیلۆی تێدایە هەندێکیان 120 هەندێکیان زیاترە بە شێوازێکی تێکەڵاوی پێڵاوەکان دانراوە هەر کەسە و جووتی خۆی هەیە بەڵام لێرە ڕەنگە پرسیار ئەوە بکرێت ئایا بە کەڵک ئەوە دێن لە پێ بکرێن بێگومان کە ئێمە دەڵێن لەنگەیە کە دەڵێن بەکار هاتووە پێڵاوی باشی تێدایە و ڕەنگە پێڵاوی خراپیشی تێدابیت و ڕەنگە پێڵاوی دراویشی تێدابێت دەکرێت ئەوانێکەوە بەکار نایەن یان ناتوانین سوودی لێ ببینین بێگومان تەلەفی بکەین یاخود فڕی بدەین بەڵام ئەوانەی کەوا باشن ئێمە لە خزمەتیان دەبین و سوپاسی ئەو خێرخوازش دەکەین و سوپاسی هەموو خێرخوازیەکیش دەکەین کەەوە هەر کەلوپەلێکی هەیە بەکەڵک نەوخۆی کوردستان بێت ئێمە لە خزمەتی داین ڕەنگە ئەو پرسیارە زۆر بکرێت ئێستا قووەت و توانای دەستگای خێرخوازی بەخشین کۆکراوەتەوە هەموو قووەتەکە هەموو هێزەکە دراوەتە کۆکردنەوەی هاوکاریەکان بۆ خەڵکی لێ قەوماوی غەزا بێگومان وایە بەڵام خەڵکی خۆشمان لەبیر نەکردووە ئەوەتە دەبینین ماگانە موچە دابش دەکرێت بەسەر بێباوکان و لەلایەکی تر خواردن و ئەرزاق و سەبەتەی خۆراک دابش دەکرێت بەسەر خەڵکی کەم دەرامەت و هەژار و ناوە لە ئۆفیس و لە نووسنگەکان دەبینین بڕەپارەیەک دەدرێت بە کەسی کەم دەرامەت و هەژار بەهۆی ئەوەی کەوا موچە تاخیر بووە و خەڵک بێ ئیش بووە و خەڵک ماندوو بووە لە ژیانی ڕۆژانەی نێو هەرێمی کوردستان بەڵام ئەوە دەستگا خێرخوازیەکانی بەخشینە سیر دەکەی چەترێکە و فریاد ڕەسێکە بۆ ئەوەی کەوا خەڵکی خۆشمان سوود ببینن لە دەستگای خێرخوازی بەخشین بۆیە من لێرەوە دووبارە سوپاسی ئەو خێرخوازە دەکەین کەوا دوو تڕێلە کەوا دەکات 40 تەن پێڵاوی بەکارهاتووی بۆ هێناوین بەڵام پێڵاوی زۆر باشی تێدایە ئەوە ئێستا ئێمە لێرە دابەشی دەکەین خوای گەورە پاداشتی ئەو خێرخوازە و باقی خێرخوازانی تریش بداتەوە. ڕاستیدا ئەو کە پێڵاوانی کە لە دەرەوە هاتووە هاوردەکراوە بۆ نووسنگەی ئۆفیسی هەولێر بەخشین لە ڕاستە بۆ خەڵکی کەم دەرامەت زۆر زەرورە
دەڤەری ڕاپەڕینیش وەکو نووسنگی عاجزیەوە و نووسینگەکانی تریش خەڵکی ئاژانشی تدا دەتوانێت ئیسفادەی لێ بکەوە پێڵاوی زوو باش تدایە ئیشەڵا مەجۆ پێی توانات هاوکاریان دەبین و خەڵکە ئاگادار دەکەینەوە ئیشەڵا بەسەرەندا بەش دەکەین بۆی بتوانن ئیسفادەی لێ بکەن ئیشەڵا دیارە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین وەکو نووسنگی عاجزیەوە لەگەڵ نووسنگی ڕانی قەڵازێ چەند بالێکمان بار کردووە دواتر دابش دەکەن بەسەر نووسنگەکان و ئەوانش بخوان دابش دەکرێن بەسەر ئەو خەڵکێکی هەژارە یان کرێکارە یان ڕۆژانە پێویستی پێێتی وەکو شوکاری ڕۆژانی خۆەتی ئێمەش ئاگاداران دەکەینەوە ئینشاڵڵا لە کاتێکدا دابشان دەکەین بەسەریاندا خی گەورە پاداشی و خێرخوازش بداتەوە کە لە دەرەوە کۆمەڵێک بالەی نردووە کە زیاتر لە تلتەن پێڵاوە لێرەوە دوعای خێری بۆ دەکەین داوا لە خێرخوازدان دەکەین کە هاوکار بن پشتیوان من بۆ ئەو جۆرە پرۆژانەی دەستگای خێرخوازی بەخشین بۆی بتوانێمە زیاتر و زۆتر هاوکار بین کەمێک وە لە ئێش و ئازار و مەنیتی ئەو خەڵکە کەم بکەینەوە جا هەر پێڵاو بێ جلوبەرگێک بێ یان خۆراک بێ یان هاوکاری مادی بێ چاوەڕە هیمەتیان ئینشەڵڵا بە پێی توانە خزمەتی ئەو خەڵکە دەکەین. سپاس بۆ خی گەورە دەستگای بەخشین هاوکارە لە هەموو ڕوەکە بۆ فەقیر و هەژار و بێ باوکان لە دەڤەری ئێمە لە ناوچەی خەبات و دەوروبەری خەڵکانێکی زۆر هەژار هەن داوای هاوکاریمان لێ دەکەن لە هەموو پێداویستەکانەوە لە ڕووی پێداویستی جلوبەرگ و پێڵا و خواردن و لە هەموو کاتەکاندا توانیتمان لە ڕێگای بەخشینەوە هاوکاری ئەو خەڵکی خۆمان بکەن خەڵکی منتیقەی خۆمان بکەین لە دەڤەری خەبات ئێستاش نووسنگەی هەولێر مەی ئاگدار کردەوە بۆ ئەوەی ئەو پێڵاوانەی لە دەرەوە هاتوون نزیکێ 40 تەن پێڵاوی بەکارهات و پێڵاوی دەستی دوو ئۆروپی هاتوون هەتا دابەشیکەن بەسەر شار و گوند و لادەکان لە ڕێی نووسنگەکانی بەخشینەوە ئێمەش هاتوون ئەو بەشەی سنووری خەبات ببەن لای خۆمان بە شێوەیەکی ڕێک و پێک دابەشیکەن بەسەر فەقیر و هەژار و کەم دەرامەت و پێویستیەکان. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین ئۆفیسی هەولێر ئەمڕۆ هەستان بە دابەشکردنی ئەو پێڵاوێکەوە لەلایەن خێرخوازەکە بۆمان ئامادەکرا بوو بەسەر نووسنگەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە هەولێر و دەوروبەری بۆیە ئەمە چاوەڕێین لە خێرخوازان داواکاری لە خێرخوازان کەەوە هاوکارمان بن بۆ ئەوەکەوە بتوانین هاوکار و یارمەتی دەری هەژاران و فەقیران و بێباوکان ببین لە هەولێر و دەوروبەر و لە هەموو نووسنگە و ئۆفیسەکانی دەستگای خێرخوازی بەخشین. ئەمە دەستخۆشی و سپاسمان هەیە بۆ خێرخوازان بە گشتیکەوە هاوکارمانن بە تایبەتی لە بۆ هەژاران و فەقیرانی غەزە کەەوە ئەو هەموو هاوکاری کە بۆ ئێمە دەهێنن لە شاری هەولێر ئۆفیسی هەولێر ئێمەش بە پشتیوانی خوای پەروەردگار کە ئێستا کە بەردەوامین لە ناردنی پارە بۆ غەزە بۆ دامێنکردنی خۆراک و ئەو پێداویستانەی کە لەوێ هەن دەستخۆشیمان هەیە لە بۆ ئەو هەموو خێرخوازان هەموو ئەوانەی کە هاوکارمان بوون بۆ هاوکاریکردن لە غەزە لە هەژارانی ئێرە لە خۆراک لە پێداویستەکانی کە بۆ هەژارانی هەولێر و کوردستان هەیە ئەنجا پاشان بۆ هەژارانی لەوروبەر و بۆ هەژارانی غەزەش وەکو پێشتریش هاوکار بووین ئێمە لە سووریا لە تورکیا بەهۆی زیزاروشتانە بە پشتیوانی خوای گەورە بەردەوام دەبین بەهۆی خێرخوازانە بۆیە داوامان لە خێرخوازان هەیە هاوکارمان بن یارمەتی دەرمان بن بۆ ئەوەوە بتوانین لە بەخشین بەردەوام بین بە بەخشینی هەموو هاوکاریەکانیان بە پێداویستی خۆراک جلوبەرێک هەرچی هەیە بتوانین ئەمە مادی لە بۆ بێباوکان لە بۆ هەژاران بە تایبەتی ئەو ڕۆکە بێموسەی ئەوە باری کێشاوە بەسەر کوردستان هەژار گەلێک زۆر سەردانیمان دەکەن هەژارەکان بەهۆی نەبوونیوە لەلایەن بێباوکانەوە لەلایەن هەژارانی ترەوە زۆر وەزیان خراپە وڵای چەند ڕۆژەها چەندها تەلەفۆنم بۆ دەکرێتە لەلایەن ئافرەتان و نەخۆشان و نەداران کەوا هیچیان نییە ناتوان کرێخانی بدەن ناتوان بژێوی ژیانیان بەڕێ بکەن بۆیە ئێمە داوا لە خێرخوازان دەکەن کە هاوکارمان بن بۆ ئەوەی بتوانین ژیانی ئەوانە لە نەخۆشی و لە نەداری و لە فەقیری و لە کرێسیاتی بەهۆی ئەوانەوە بتوانین باری ژیانی زروف و زەحمەتی ژیانیان
بڕێک تۆزێک ئاسان بکەین بتوانین هاوکار بن و یارمەتیان بدەین. سەرەتا سوپاسی خۆی پەروەردگار دەکەم لەسەوەی کە دەستگای خێرخوازی بەخشین لە هەرێمی کوردستان لە دەروی هەرێمی کوردستان ناو بانگێکی زۆر گەورە و متمانەی خەرکێکی زۆری خەرچی خێرخوازە لە هەرێمی کوردستان. دیارە ئەمڕۆکە خێرخوازێک لە دەرەوەی وڵات کە لە دیارە لە ئەوروپا دوو بارهەڵگیری گەورە دوو ترێلەی گەورە کە نزیکەی 40 تەن پێڵاو 300 بالای گەورە دیارە پێڵاویان بۆ دەستگای خێرخوازی بەخشین نادووە و لە ئەوروپاوە گەاندیانە تورکیا و لە تورکیاوەش گەاندیانە کوردستان لە کوردستانیش تەسلیمی دەستگای خێرخوازی بەخشینیان کرد. من لێرە بەڕاستی سوپاسی ئەو خێرخوازی دەکەین کە ئەو متمانە گەورەی کە دوو بار هەڵگری گەورە لە ئەوروپا بینێری بۆ کوردستان و تەسلیمی دەستگای خێرخوازی بەخشینی کرد و ئێمەش بەدەستێکی ئەمین و ئینشاءالله بۆ تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بۆ هەر شارێک مەجموعەیەک لەو پێڵاوانە دەنێری و دابەشی دەکەین بەسەر خەرچی هەژار و نەدار و دەستکورد لە ئێستادا کە هاوکاریەکانی دەستگای بەخشین جگە لە هاوکاری مادی هاوکاری خۆراک و هاوکاری ناوخۆ و هاوکاری غەزە و پشتیوان بەخوای گەورە ئەمە هاوکاریانش کە خێرخوازن بینە لە ئێمە پشک و بەشی تاوای شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی لێ دەدەین.